بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد، خۆشحاڵین کە سەر لە نوێ لەگەڵ ئێوەی ئازیز لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یارانەوە بە یەک شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی بەرنامەی ئەم هەفتەیەمان هاوڕێ سەدیق قادری، ناسراو بە سەدیق یەمێنان، هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە پێشمەرگەدێرینەکانی کۆمەڵەیە. بەو هیوایی کە تا کۆتایی بیسەر و بینەری ئەم بەرنامەیە بن، فەرمونون لەگەڵمان بن. کاک سەدیقیان بەخێر بێن، زۆر سپاس لەوەی کە داوەتی بەرنامەکەمانتان قبوڵ کردو. منی سپاسی ئێوەکەم بۆم داوەتە و تەشەکورتان لێکم و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ بەڕێزشتان. سەرەتا کاک سەدیق کەمێک باسی سەردەمی منداڵی و شوێنی لەدایکبوونی بکە بۆی بچینە ناو قسە و باسەکەمانەوە. مەمنونتم. بەڵێ، من لە یەمێنان ئاوای یەمێنان بین کامیران سنە لەدای ساڵی 1330 لەدایک بووم. لەو دێ گەورە بوویم و هەر لەو دێ چوینە مەدرسەکەمان ئەوە بوو کە ئێمە ئەوەڵین شاگردی مەدرسە بووین، یانە هێشتا تا ئەو وەختە مەدرسە ناهاتوونەوە دیەکەمان. بەحاڵ لێ تاوسانێکا بوو مەعالمێکمان بۆ هات و هێشتا ساختمان مەدرسەشمان نەبوو. مەعلمەکە لێتە مەڵای مزگەوتەکە لە بەرهێوانی مزگەوتەکە دەرسیان پێمانەوە. بە زۆر خۆشحاڵ بووین کە بۆ ئەوەڵین جار چوینە مەدرسە. ئەو دیە لە هەڵکەوتوو بوو لە بین دوو دێتراوەکو یەمێنانی ژورم و تایەنە. لەوێشەو شاگردەکان هەر هاتن بۆ لای ئێمە، چون ئەوانش دەکان بوشکتر بوو، مەعلمیان نەبوو. لەو سەردەما یەمێنانی ئێمە 80 ماڵ بوو. ئیتر ئێمە تا کلاسی پەنجم لەوێ دەرسم خواند. لە دوای کلاس 5 ئەشی بچوینە شار و چون ئەمکاناتی ئەوە نەبوو کە بۆ 6 خوێنی لە دیا ئەشی بچوینە شار. لەو ڕابتێشە بەرحاڵ خەڵکی ئەو سەردەمە فەقیر بوون، پۆلیان کەم بوو، بەخارجیان نەیەتوانی هین ماڵەکانیان بن. ئەکسەرمان نەمانتوانی خێرز 2 نەفەر نەبێ کە توانیان بچنە شار و ئەوانش دوای ئێمە تەحسیڵێک کەمیان کرد و چون ئێستافتامون لە ئیداراتی دەوڵەتی و ئەمانە بە سەرحی پایین تەقریبەن ناژین فرێنە. ئیتر لەوێ ئێمە تەرکی تەحسیڵمان کرد و بە ناچاری ئەوەش بێژم من یەکێ لە شاگردە باشەکانی ئەو کەلاسە بووم و عەلاقەی زۆرم بە خوێندن و بە فێربوون بوو. ئەوان متئەسفانە نەمتوانی ئیدامەیە بەم و ئێمە تەرکی تەحسیڵمان کرد و دەستمان کرد بە کاری کەشاوەرزی. لەتەک باوکم و مامۆیکم بوو. کەشاوەرزی بۆ معنانە کە زەمینوزاری فرە باخداریمان بوو لەتەک دامداریە، چون ئەو ئاوایە زەمینوزاری کەشاوەرزی کەم بوو. ئەبەتە فەرقەکە بە بۆنی سەدی گاوشان و ئاویان بەدە سەر کێفەکانی سێک ئەکسەرن بۆ سە باخدار و هەر باخدار و ئەوانن حیوانداریشیان نەماوەتان. بەرحاڵ ئێمە لێنە ماینەوە تا بەرحاڵ گەورە بووین و دوای گەینە حەقی حەدی بلوغ ئەوانە، هەرچەند هێشتا ئەقڵی جەوان بنیام کامەڵی هەر تۆزێک گەوراوێ دە 8 و 19 بەرحاڵ حەزەکەش نێدوێرێ. بەرحاڵ ئێمە لە سنی تقریبەن بێژم 19 و 8 و 19 ئێمە بەرحاڵ قاوسەرگیریمان کرد. دوای ئەوە قاوسەرگیریمان کرد 2 ساڵ دوای ئەوە ناومانات بۆ ساڵی دوایەوە نامە بۆ سەروازی. باوکم لەو کاتا تەنیا منی بوو، 4 پێشکم بوو. ئیتر چوو لە تەک دەڵاڵی پاسگا شێخێکمان بوو، شێخی بەڵای سیوێیان پێوت. ئەمە ماڵی لە کامیان بوو، نزیک پاسگا بوو. ئەمە دەڵاڵی پاسگا بوو. باوکم بڕێ ڕشفەت و شتێ برد و کە بەشکم من مەحافکان و نازان ئەم دوورە شتێ لە ساڵی خسمانیان دو ساڵ دویان ناوماتەوە. ئاخەیە گوتم باوکە بێفایدەست، ئەمە هەر عەزیەتمانەکەن و کەوراگە ڕشفەتخۆریەکەن، با بچمە سوایە تەواوکەم. چوینە سەروازی و 2 ساڵ سەروازیمان تەواو کرد. مختصر باسیەکەمەمانە 2 ساڵ سەروازیمان تەواو کرد و ساڵی 1350 چوومە سەروازی و بەهاری 53 لە سەروازی هاتمەوە. کە هاتینەوە ئیتر بووە پاییزەکەی معلم هات بۆ دێ و ئەمانە معلمی تازە هات. لەو کاتە هاوڕێ گیانبەخت کرد و ئەمینی ڕەنجبەر هات بۆ معلمی دیەکەمان. ئەمە تەبعەن هەڵە گەڕێتەوە بۆ ئەو
مبارزاتەی کە هاوڕێیانی کۆن لەو سەردەما دەستیان پێکردووەکو تزی چینی چێکی ماوەیست بوو کە محاسرەی دێ لە تەریقی شارە و بەرحاڵ فرێتر فعالیەتەکان لە تەریقی دێ و دەستی پێکرد بۆ ئینقلابکردن مەسەڵەن لە دێ محاسرەی شارکە خواردنوانەی بۆ نەچێت و ئەوان حکومت بڕوخی بەرحاڵ ئەوە ئەمینیان نار بۆ دێ ئەمین قبلەن ارتباطی بوو تەک هاوڕێیانی شاری سنا فعالیەتیان کرد وەکو کاساعد و کاک ئەدیب و زۆر کەستری سە من با ناوەکەین بەڕاستی پێم خۆشە بزانم ئەو سەردەما ئێستا ماوی بۆ ڕاپەڕین وەنیە ئەو سەردەمە هێشتا ساڵی بەهاری تاوسانی 53 بوو 53 بۆیە پێم خۆشە بزانم کە کاگ ئەمین و ئەو ڕفیقانی دیکەی کە ناویان دەبێت ئەو کات بەنچی ناوێک کار دەکەن چالاکی دەکەن وەکو بەڕێستان لەگەڵیان ئاشنا دەبن خەتمەشی سیاسیان ئەو کات چەندە ڕۆشنە سەر بەچ بیر و باوەڕێکی سیاسی ئەو سەردەمە ناوێکی مشخص نەبوو ئەمانە هەمووی ئێمە کە کارمانەکرد وەکو ناوی مشخص کار ناکەێت وەکو هاوڕێیانێکە بۆ من نمونەیەکەوە باسکەم کاساعد و کامبیزی قوبادی سلێ قوبادی و ئەرز بە حزورەکەم ئەحمەدی خۆشیدی و مەجموعەی شێدلتەی کەمانگەر و ئەم کا حیبەڵای کێڵانە مەجموعەیەکی زۆر بۆ داوای لێبوردن دەکەم ناباخەکانی سەر لە حزور ذهن منێ بێژنی ئەمانە مەجموعەیەک بوون یانێ کەسانێک کە شەمی مبارزەی سیاسیان تیابوو ئەمانە وردە پەیاکریا و کۆکریاونەوە من نمونێک بۆ باسکەم ئەمان هاتوچوی یەمێنانیانەکرد جاروبار ئەم هاوڕێیانە کە باسم کرد بەرحاڵ خەڵکە تێکەڵاویان بۆ قسە و باسییانە کرد سەردانی ئێمەیانە کرد وەکووە کە بەرحاڵ ئاشنای سیاسی بوون لە تەریقی ئەمون و ئەمانەوە خەڵکەکە پیان خۆش بوو ئەمە کە لەو سەردەماوەکی سەر نەبوو لەوانە ارتباطی شار و دێ زۆر کەم بوو لە بەخاترەوە جادە نەبوو هاتوچوی ناوشار و ئەوانە نەبوو کەم بوو بەدەیت نەبوونی جادە و ئیمکانات و ئەو شتێ وایە سەز لەوانە هەر وجودی نەبوو بۆ خەڵک ئەمە شتێکی تازە بوو کە خەڵکی شارستان خەڵکی شار تێت مەسەن ئایپ نییە لە تەردیا هاتوچی دێبقا و هاتیەکانە سەر و کاری بێت و ئەمە تەسیراتێکی مهمی دانیان ئەو خەڵکە بەڵام هیچ ناوێکی سیاسی مەسەن بێژی ئەمە فڵان سازمان فێستا سازمان نەبوو بەرەحاوەکو ڕەفەقای سیاسی ناوی لەسەری نەبوو و لەو دەورانیشا مبارزاتی ئێمە جاوەمان لە بیر چوو بێژم من تقریبان دو ساڵ و نیم 3 ساڵ ئێمە تەک ئەمینە ئاشنایمان بوو ئەکسەر شەوەکان لە ماڵ ئەمینە چوون بە تەنیاخۆی بوو بەرحاڵ داژنە قسە و باسمانە کرد یەواش و ئەوانە لێتەک مەحمووی یەمێنان کە ئیسر لە سوێدا و هەروە هاوڕێکیان بەخت کردو عەبدەڵای حاجی حەمە ئاشنا بووین و خولاسە بووین تقریبان بە گروهێکی 4 نەفەر لێنا ئەو سەردەما ئەروە کە عەرزم کردی زووتر اختلافاتی ناو ئاوایی بوو اختلافاتی لەسەر هیچ و پوچ مەسەن 6 مانکاری تاوسان و بەهارە کریا پاییز کە بێکارەون خەڵک ئەوەشایەک لەسەر هیچ و پۆچ ئەیانکرێ شەڕ و داوا و تر لێدان و تازە لەو زەمینێکا لەو ڕابتێشا یەک نەفەرگیانی خۆی دەستدا بەداخەوە و ئێمە نەخشی باشمان بوو نەخشی مثبەتمان بوو لە ڕەوانەوەی ئەو شتا کە ئەم شتە لێمەکەین بە زەرەری خەڵکە ئێمە هیچ شتێکمان لە بەینانیە هیچ کەسی داگیر نەکردە و ئەمە لێرە پاسگا و ئەمانە ئەم زەمین 2 نەفەر لە ئاوایەکەم کە ئەم زەمینانە خۆشەکە کە خەڵکەکە شەڕکەن و بەندەیەک و هەر کام لەم لایەنانەیشە ڕشفەتیاندا پاسیات تەرەفەکە تر مەحکوم بە و ئەمە پاسکا ئەمەشە پێ خۆش بوو چون پۆلی فەر دەسی گرت بە ئەمنیە و ڕێیس پاسکا و نازانم دۆشتە لە ئێمە لەمە تەسیری مثبەت باندانیا و یەکی لە فعالیەتەکان تری ئێمە فعالیەت دەردژی ئاغا و دەرەبەک و مالک بوو ئاوای ئێمە مالکێکی بوو کە هەر لە یەکەی مامرۆ بگرێت تا ئەوەی کە تەولی دەوێت لە دیا تەوەجۆ بکە ئەشێ سەهمێکی هین مالک وایە بێدوو نەچوونوشە ئەشێ بدیان یعنی ئەوە دوای بەیسلا تەقسیم ئەرازیش دوای ساڵی 41 کە ئینقلابی سپی شای یا تەقسیم ئەرازی دەکرێت ئێستا ئەو مالکانە تا ئەو حەدە دەستیان ڕۆی وەکە بدوانن سەرانە و
ئەوە لێ خەڵک بستێن و خەڵک لەسەر زەویەکانیان کار بکەن بە زۆر یا شتێک وە؟ بەڵێ تا ئەو سەردەمە هەر سروساتی مالکانیان سن بێگاریان بە مردمەکرد یعنی کولی کارەکانی مەسەن بۆ نمونێ لە دیەکەی ئێمە ئەڵبجارێکی بوو کە لە هەموو شوێنی باشتربوون ئەوە هین مالک خۆی بوو ئەمە ئەشێ خەڵک بە کار وەسیلەی خۆیان گشتیان ببڕێ خۆیان کردایەتەوە بیان وڵاتە دوودی ئەولاتر بدون ئەوە هیچ قەیانی خەرجکە بە ئیجباریش بووە هەرکردێکلای لێدان و کوشتن بوو خلاصە ئێمە لەمانە تەسیراتی مثبەتماندانیا و ئەوە بوو کە لە 3 ساڵی ئاخرین ساڵەکانی بوو مالک شکایەتی 3 ساڵ بوو خەڵک بەهرەی مالکانی نەدا و هیچ سروساتێکی حاضر نەبیدا مالک شکایەتی کرد و بەرحەڵ لە پاسکا و مەعمور هات 12 ماڵیان بانگەشت کرد بۆ شار بۆ پاسکا کە بێن و بەرحەڵ ئەمانە ئێمەش شەوەکەی تەک ئەمین و یادی بەخێر هاوڕێ ئەبەی حاجی هەموو مەحمووە کۆبوونەوەیمان بوو کە ئێمە هەر کارێک ئەشێ کارێک بکەین کە ئەم بەهرەی مالکانە نەدرێتە چون ئەمە زۆڵێکی مزاعفە و ئیسلاحات ئەرزی کرا مالکۆڕایەتی نەماوە جۆرەشتانە 12 ماڵیان شکایەت دەکرد کە ئەوانە بە حاسترانی ئاوای بوون و کانات فرەتریان بوو یەکێ لەوانە باوکم بوو باوکی شەید ئابە بوو هەروە هەموو هەروە تر ئێمە 4 نەفەری تەسمیمان کرد کە ئێمە من و مەحموو شەید ئەبە بچین بۆ پاسکا و دەکەم خەڵکا و سعیکەین ئەم بەرنامە بشێوێت و ئەم هینە نەگری ئەم بەهرە ئەوە بۆ ئێمە چوینە بەیانێکە چون لە خوار ئەوەی خەڵک داندانە کو بۆ تاجەم بووینەوە و قەیقەیەکمان بوو کە ئەو قەیقەت دوجار بووە جاش ئیسێشە ما وەلێ وازی خراوە لە حاز نەخۆشینەوە لە دوورەوە کە چون چاوم پێ بوو چون ئەوان ئەیانزانی مەخەریچین قەیقاکە ئەیزانی خەریچین و تەبلیغاتمان چیە و ئەو سکۆتمان چێ ناودێ ئەمە یازانی لە دوورەوە کە چون چاوێکی لێم کرد و وتی بە مەعموورەکە دەنگیم نەژنەوەی لە حرەکاتەکە زانوتی یەکی لەوانە کە مخالفی بەهرەمەکە ئامەسە مەعموورەکە سەرێکی داتەکان و حاڵیم بوودم سێجی بڵە بەبێ حەڵیەکەمیس ئێمە چوێن دەگەینە لای خەڵکەکە و یەک نەفەر لەوانە کە گەورەی ئاوایەکە و پیاماقول ئەوەی بە خۆمان تۆزی خزمەتیشمان بوو ئەوە باوا گەورەی خێزانم وتی ڕۆڵە تۆ بۆچەتی تەتوان دە باوک و مابێت تۆ خۆ هیچکارێت و باوکە حەساو ئەمانە منی وتم فڵان کەس ئیمڕۆ بێکارم و حەزەکەم تەکێوا بێ ئیتر دەزانی بە قسەی ناکەم لەسەری نەچوو ئەوەمان لەبیر نەچێ شەید ئەبە و مەحموو نەهات شەو بەرحاڵ بە هەر نەوعی نەهاتن پەشیمان بوونەوە نەهاتن بەڵام من چووینە پاسکا و لەوێ پاسکا لە خوار جادە و قاواخانەی لە پشتی بۆ پاسکای گاوشانیان پێوە چووینە پاسکا وتیان ڕئیس پاسکا چووە بۆ فەقی سڵێمان لێنا تەسادفێ بۆ چووە بۆ تەسادفم ئێمە چون ڕەحای سەر و چایمان خوارد دوایی وتیان وەڵا ئەوە هاتەوە ڕئیس پاسکا خەڵکە هەڵسان چوونەوە پاسکا دووبارە هەرەوە پیاوتم پیا ماقوڵیاوای بوو وتی پێم وتی حاجی نووسڵی نابوو وتی ڕۆ تۆ دانیشە دایمەتینەوە یان لە پاسکا کارمان تەوا بێ وتم فڵان کە من هاتم بێم بۆی نەخۆ ناتم بۆ دانیشتن قاوەخانە بەرحاڵ چوین و ئیسا مالک و ڕئیس پاسکا و مەعموورەکان و خەڵک ئەوەیش لە پاسکا داوێستان لە دەفتەرەکە و جا لێنا هی دەستەنەزەیان پێواشێ ئێستا لە حضور مالکا بەلەوە تو دواتێشێ دەستی بنێ دەبان زیکە و حەقی نەو دەستداخە حەقیشی نەو دابنیشێ یانێ ئەوە هین ڕسمی یاسای مالکی ئێمە بوو خلاصە ڕێز پاسکا دەستی گرە قسەکردن وتی فڵان کەسیەوە پیاوەلی ئاقڵ و باڵغ و شیرن ژیرن و ئەمانە بۆشە ئەم بەهرەی مالکانە 3 ساڵەکاندا حرامە بۆ ئێوە و بیان و لەم جۆرە قسەیە منیش قسەکانی تەوابووی تر هینم کرد یعنی ماتڵ نەکرد کە کەسانتر جوابەنەوە منی گوتم هاتم ئام جمڵە بێژم سەرکاری سوار ئەوە 15 ساڵە قانون ئیسلاحات ئەرزی کریاوە مالکۆڕایەتی نەماوە ئایا قانونی تازە تەسویب بکەیمە دووارێ بە مالکانە بین لە دوو کەلیمەی ئەوڵان ناژگشتی بێژم لە دوو کەلیمەی ئەوڵ هەستن بگیان ڕئیس پاسیا و دووسێ مەعموری زلەزلە تا حتا مەجامی لێگیاندا ئەونیان دالم بێهۆش کەفتم بێهۆش کەفتم کە خەوەرم بۆ هەمەنا ئۆتاقێکا دراکەی بەسییان
ئیترمەوە کە ڕاکێشابووم دوایەوە هاتمەوەشان فڕێکی بێنەش و دیم قەیخا کۆنەیەکمان بوو تەک ئەو مامورەوە هاتوو بۆ دیەکەم خەڵگەکەی هاوردوو پارچی ئاوردی ئاویان هەوە کریان سەرما مەزمەکە لەم فاصڵە کە من هەمە ئۆتاقا باوکم ئیتر جا پیاوێکی لە ترس بوو هەمیشەی ئەرزە دێمالک بوو ئیتر هاتووە دەما ئەوەی دەمی هاتوو بە مالکی وتوو بە وەزیێتەوە قازە بەرنامە شیوا بەیەکە شیوا بەیەکە و دوایەوە وتیان باشە سەکەواسە بەهرەم بەڵەن بەڵام لە زەرفی 2 ساڵە بیسێن زەویزارەکە بەشەکەی مالکو بە دێن خۆتان لەسەرەمە لایحەیان نووسی سوورە جەلسە کە ئەم سوورە جێزەکیان بە سێ دانە دانێکی بۆ ڕئیس پاسکا یەکێکی بۆ خەڵکاوێکیشی بۆ مالک کە لە 2 ساڵە ئەم زەویزارە بسنیە بەرحاڵ ئەوە بوای پێ هاات ئیتر دوای ئەوە ئینقلاب بەسەرا هات قلاب بەسەرا هات ئیتر زەویزار نەسنیە بە هەرێ مالەکایی نەدریا خلاصە ئەوە تەسیراتی ئەو حرەکاتە بوو کە بە تایبەت ئەمین ڕەنجبەر زەحەماتی زۆری کێشتا هەرچەند دوای گردیان کاکسەجیان بوەرە من قسەکانم پێڕای گرتی بەڵام پێم خۆشە لە ئیدامەی ئەوەی کە باسی کاک ئەمین دەکەی زۆر هەر لە درێژەی ئەو دەرگیری و ئەوەی کە لەگەڵ پاسگا و مالیکان بوتانە لە شوێنێکیدا ئاماژە بەوە دەکەن کە لە پاسگای سنەش هەر لە ئیدامەی ئەو پرۆسەیەدا لەگەڵ کاک ئەمیر دەرگیرن دەکرێت بە کورتی باسی ئەوەش بکەی سپاس دەکەم قرار بوو ئەمین ڕەنجبەر نە ئەمین ڕەنجبەر وتی بە من وتی ئەگەر دوای ئێوارەکەی کە تەواوبوون نەتیجەکان پێ بەرەوە ئێمەش چون بۆ ماڵ وتی بەرە ماڵ کاسەعەت ماڵێن لە چوارباخا بوو لەوانە بێ بۆ ئێنە لێنە خەوەرەوان پێ بزانین نەتیجەی ئەو نە بووە چەت چوون و پاسکە ئێمە چوینە و بەرحاڵ خەڵکەکە چون بووە ناودی و وتیان بەوان بێرە وت من نایمەوە کارمەس چون بۆ شارە و چون بۆ ئێنە یادی بەخەر ئەمین و کاکساعد و مەجموعی لەو هاوڕیانەی لەوێ بوون ماڵی کاکساعد درۆستە ناوی مەقەڕ نەبوو وەری کولی ئەو سیاسیانەی ئەو سەردەمە گشتیان هاتوچوو ئەوانەکە زانە ماڵالێکنەوە چۆنە ئێمە چوون و خلاصە تەوزیحماندا و ئەم جەرانە بۆ باس کرد بەم شێوەیە خلاصە یەک دوو پێشنەهات بوو چەپ پێنجشەنەکەین وتیان نەخەرەوان ناکرێت یان بێژین بە فڵان کەس دەستکێشەی لە نازانم چیۆمانە بەرحاڵەوە براکی کاکساعد بوو ناوی سەرهەنگ نەسوڵایی بوو نەسوڵای وەتەندوست وتیان ناخێر ناکەون شکایەتێکمان نووسی شکایەتێکمان نووسی بۆ دادگای کامیاران کە ئەوە ئەوە ساڵا انقلاب کردیاگە ساحەت ئەرزی کریا و مالکۆڕایی نەماوە خلاصە لەم نامەیەکمان لەم زەمینان نووسی و ئاجاب ئەومە لە بیرچ وەختی لە پاسکا بەر لەو مەرەخەسکەن سوورە جەلسەیەکیان کردو کە ئەشێ ئێوە وتوان بوتیان بە خەڵکەکە ئێوە ئەشێ شێ پێژی قەوڵبەن ئەم کوڕە شکایەت نەکات دایان مەرەخەسی کەین ئەوان ئەترسیان شکایەتیان لێ بکردە چون کاری پاسکا غێرە قانونی بوو لە لەحاز قانونیە بوو بەرحاڵ خەڵکە چی بەیان بوو نووسی ئەمە قسەی بە شاو و تۆ بە خانەوادێ شاو بە قانون و بە فڵانومانە ئەمانش خۆ سەوادیان نەو فەقیرەکەش ئینگزایان کرد ئەو وەختە پاسکا لەمە ترسیا بوو کە ئەمان حتمما ئەم شکایەتە ئەکەن ئێمە بەیانی کە شکایەت نامەکەمان برد ئەمینە بردمەوە پاسکای کامیان لەبان تەپۆڵکەی کە بوو قاوەخانەیەکی لەم بەریەوە بوو یانە ڕێگەی پاسکا چووی لەو کوچۆ دیار بووی کرد ئەو مامورە کە ئێمە بردو بۆ پاسکا ئێمە ئەناسی چوو لەو قاوەخانە دانیشت و کەمینی کردو کەمین بۆ معنا کە بزانێ ئایا ئێمە چین شکایەتەکەی یان هەر ئێمە چون شکایەتەکەماندا ئەوی دوای ئێمە ئەشێ ئەو سوورە جەلساغا ئێمە قسەی بە خانەوادەی شاو بە قانون و بە فڵان و فیسار گوتێ و ئەیاتم مدیە خلاصە کاری مەکەفتە پاسکا و دادگا و لە پاسکای ژاندارمریسنەوە لە خەسراوا بوو لەوانە دوو سێ جار من هینم بۆ هات چێ پێویستە ئەحزاریەم بۆ هات من هەر نەچووم ئاخرەکەی ئەحزاریەک جەلبم بۆ هات کە خۆت و شاهێدەکان بێرانە بۆ پاسکا پاسگای ژاندارمەری لە شاریستە ئێمە شتێک ئەمینە خلاصە خەڵکمان ڕێخزە لەوانە خەڵک وەگیسە نەبوو گرتو بێتومانە وەختی کار و کاسبی تاوسانی بوو مردم پێ سەخت بۆ ڕۆژێ کار نەکات خلاصە بە زەحمەتێکی زۆر خەڵکەکەمان کۆ کردەوە و بردمان بۆ پاسکای ژاندارمەری لە شاریستە لەوێ خلاصە وەکو پاسگاکەیتر ڕئیس پاسگا هیچ دەستی پێ قسەکردن وتی فڵان کەس ئێوە پیاوەری عاقڵ و ژیر و نازانم فڵان و فیسارن و بۆشە خەڵک خۆتان دەسە مناڵ و مەزنەوەمانە و
بێن ڕزایەت بن و کاتن با تەواو بێ منیش بە دەیلەوە خەڵکەکەی تر دەفحەیتر ناهاتن و هیچ دفاعیان ناکرد هەرچە خۆ بە نەف ئەوان کردومان بەرحاڵ ئیتر ناشار بوون هاتن ڕویان ڕوودنیان کرد لە من و وتیان بڕۆ هێنێکە ڕزایەت نام بنووسە جا لەو ئان نامە بنووس بوو لەمەیان ئێقباڵە کاتبیان پێ و نامەی شتیان نووسی چوونە ئەوێ و بەرحاڵ ڕزایەت نایەکمان نووسی تەک شەید ئەبە ئەفتیاشین شەید ئەمە ئەفتەیش یەکێ لەو دوانزە ماڵە بوو ئەو ئانە ئێمە ارتباطی سیاسیمان تەک ئەوان نەبوو سەید ئەبە لە دەوانی قیامە بووە پێشمەرگە ئەبە ئەفتەیەکمان بوو یادی بەخێر لە ئەسرابای لای کامیانە ئەنفجاری خۆمان شەید بوو ساختمانێکمان تەقیە و مەقەڕێ بوو لەوێ گیانی لێدەستا نیامێکی زرم و هەتا بێژی باجۆر بزە و دەترس و فەرماندەیەکی باش داخل ئەرز بە حوزورەکەم تەک شەید ئەبای مەشون ئەبە ئەفتێ هینێکمان نووسی ڕزایەت نامەک داون پەروەندە و هاتین ئاجا بەر لەوە ئەوە بکەین جارێک تر ئێمە چوینەوە ئەومە لە بیر چوو جارێتە تەک ئەمینە چوینەوە بەر لەوە کاورا مامورەکە لە دەفتەرەکە دانیشتوە لە ژاندارمەریە سناوتی وتی بە سلێ قادێ کامتان وتم من وتی بە ئەمینکی تۆشکارێ وتی من معلمە دهێ ئیشونە وتی معلم دەکەی ئەوانم ئەو وەختە وتی دوو سێ قسەی ناشینی کرد بە ئەمین وتی بڕۆ دەرەوە بێ سەی سەحاوی دەکەم تۆ کابرای فەرهەنگی حەق نییە بیتە ناو سازمانی ئێمە ئیتر لە وەختا بوو من تۆزێ ترسیان گوتمەوە تازە ساواک گردمانی خلاصە ئەوەی کە لێ منی ئەپرسی وەکو چێ پێی باجووی ئەمانە هەرچیکی بەنزەرەری ڕئیس پاسکا بوو نێنووسی مامورەکە وای کە تەواو بووین هاتینە دەر و هەر وردە لە ڕادەبێ بوو ئیسە بانگوایان کەندوا و دەیەقێتە مامە وردە پاشەی پارچی هاتین ماڵ هاتین دەرەوە هاتینەوە خلاصە هاتینە دەرەوە و هەفتەی دوانی پێش و تەبعاً وەختی تاوسان وەختی کار و کاسبی بوو ئێمەش لە تەک شەید ئەبۆ مەحمووە هەر ڕۆژێک کارمان بۆ ماڵێکمانە کرد کاری دێهات ئەو ڕۆژیان نۆبەتی ئێمە بۆ ماڵ ئەوان لای خوارن ئاوایە و ئێمە لای ژوورن ئاوایە بووین ڕۆژوو کە هەڵسان چوون بانیان لێکم دیم دۆر ماڵەکان پڕە لە مەعموور پڕە لە مەعموور وتم بەڵات خواوە هاتن ئەوانیان گردە و چەتیان من مامەوە تێن بە شۆم نیشایسە ئێمە هاتین دەرەوە لە ئاوایی بەرەو پشت ئاوایی دۆڵێکە خواتە پای ئاواڵان وشتە شە 2 ساعت بە پیادە بچی تاگەی دەپای ئەوان بێنا وەخت ئاڵەفشنین بوو تیم ئەوان لەبەرەوە هاتن ئەوان بەر لەوە مەعموورەکان هاتن دەرەوە لێ نابوو ئێمە چوونە سەر کار بەرە حاڵ دوور بوو تا نزیک نیمەڕۆ کارم کرد هەچ دەستم لە کار ناشوو حەزمەکە بزانم بۆ چە هاتن وتم پیان وتم من ئەڕمەوە بۆ ئەوەیە پرسم زانم ئەمانە بزان بۆ چە هاتن بە خوارێکمان بێ هاتمەوە ئەو ڕێتولانێ 2 ساعت دێرەوە هاتمە ژوور ئاوای جا باخێمە لە ژوور ئاوایەوە هاتم گەیم باوکم وتی بۆ شای دەستەوە وتم وڵات داسەکەم شکیاو هاتمەوە داس بووم وتی یانی ئەو نەڕاست تۆ ئەو هەموو ڕێبیتەوە داس بوویت و بچیتە و دوارە کار دوارێوارە بیتەوە وتی زان بۆ شای دەستەوە هاتی بزانی ئەو مەعموورە بۆ شات وتمەرەوەڵە بۆ هاتم وتیەوە هاتن بۆ ماڵ کاعیسا وتیانە تفەنگیان هەست تفەنگ ڕەشۆکی هاتن بۆ ئەوە هاتن و ئەمانە خلاصە ئەمە داچوین و هاتینە بۆ ئێوارە ئەوە لەو داستان جا باشە دیارە ئەوانە پێشزەمینەیەکن بەر لە ڕاپەڕین ئەو ڕفێقانە هەمووی کەسانێکن کە ئاسۆیەک لە بەردەمی خوان دەبینن ئامانجێک تاقیب دەکەن هەدەفی تاقیب دەکەن و ئێوەش لەگەڵ ئەو جەمعەن کاتی ڕاپەڕین دەور و نەخشی ئەو ڕفێقانە ئەو کەسانە چی بوون لە ڕاپەڕیندا بەڕاستی بەڵێ لە ڕاپەڕیندا من شتێ بێژم ئەویش ئەوە بوو کە ئێمە تاوسانی 57 لە تەک ئەمینە چوین بۆ یادی بەخێر لە تەک ئەمینە چوین بۆ تاران بۆ کاری فەسڵی ئەوبەتە لێنە ئەو وەختە ئەو هەدەفێترەوە چوو لە شوێنێک کارمانە کرد کاری شارەداری بوو شوێنێک بەناو وەنەک مجموعەی ڕەفیقی سیاسیمان بوو لە تارانە من نەیان مەناسی یەکێ لەوانە جەمیلی زەکەریایی بوو برای کاک شوعایب یادی بەخێر ئەوە لە هینەکەی گومبەدا گیانی دەدەستا نەسرینی خۆشکی بوو تعدادێتر بوو من تەکوان ارتباطێکم نەبوو چون ناشکراگەشی بە یەک ارتباطی بێ ئەمین ڕۆژ جارجارێ لە سەر کاری ناکرد ئەچوو بۆ ناو شار ڕۆژێکی هاتەوە
یا جەمیلێکی لەوانە بوو کە هاتوویشی ساری سنەیە کرد و هاتە بۆ تاران خەبەروشتێ ئەو ئێستا مەسەن تەلەفۆن و شتە نەبوو کە تۆ خەوە لە شارەکەی پاڵیا دێگەی پاڵدەسێ بێ ڕۆژێکی هاتە وتی فڵان کەس لە تاران و تۆرێزە تەزاورات بووە تەزاوراتی گەورە بوو عەلەیهی شا و چەند خیابانیان گرتی و نازانم بڕێ بانگوشتیان سووتان لەم جۆرە شتێنە هەفتەیە دواتر هاتەوە وتی لە سنا تەزاوراتێکی عەزیم بووە جاران کە شارەکانی تر وەسڵ وەکو مەهابات و بۆکان و ئەوانە پێمانیاوە دەمانە کوردین و ئەمانە سنە حەقی خۆی کردێسەوە یانێ خۆی مەترح کرد ئیتر ئەوە ئەوایلی احترازات بوو عەلەیهی شا ئیتر ئەوەیە باس کرد ئێمە هاتینە و ئیتر ئەی خواردە پاییز و ئەوانە پاییزوانە وردە تەزاوات و شەکە ئەو کریا لە شارسنا لە ئەکسەیەنە بەشدار بوون ئێمە تا اینکە ئیتر قیام کریا و شاڕوخیا جارێکی مامۆساش جا من شتێکم لەبیر چوو ئەو بێژم لە ڕاوتەک مالکوت ئەوە ئەندۆرا قیامایسە باسیەکەم ئیتر وەختی قیام کریا ئەمانە شاڕوخە زەوی خالسەی بوو مالک لە یەمێنانە کە ئەم زەویە خاسب باشەکانی بۆ خۆی بردوو نیاوێ بێشەشنار و ئەوانە بۆ خۆی هین خالسەی مردم و داگیری بۆ خۆی ئێمەش ئەو قیام کریا و شانەما 12 نەفەر لە خەڵکی دێ فرەیەکی مەسەن بەشێکی بێزەویزار یانێ هیچێکی نەبوو فقط کرێکاریانەکە پێماوە جۆچین یا ڕەشایی 12 نەفەر لەوانمانە کۆ کردەوە چوین مکەبوو مسادرەمان کرد یانێ تیعدای دارمان لەر کوێنێکەوە بڕی و تایەمان تا بوو خەمان و کەوەی ترێمە هی ئێمەیە پلاس ئەمە دەورانی قیام دوای جاری تر وردە هێشتا جەمعیەت تەشکیل نەبوو تازە جەمعیەت تەشکیل بوو ماوەیەکی پێچوو جەماعەتی ئەم مفتیە زۆریان هار بۆ جەمعیەت و جەماعەت مفتیزا و ئەوانە مالک شکایەتی کردو لە ئێمە لە شکایەتی لای مفتی و ئەوانە دووسێ ڕاش هینە نەندا مەعموری مفتی جاش و ماش بە ئەسڵ حەو کە بێن بمانگرن ئێمە خۆمان نەندا دەسەوەش خۆماندا دەسەوە ئۆز ئێمە سادرە کرد بەڵحاوە دوایی تر کە حکوومەتی جمهوری ئیسلامی تەثبیت بوو ئەوانە دووبارە چووە خزمەتی مالک و جمهوریزم وەکووە پشتیبانی زاڵم و زۆردار بۆ دوارە چووە بە هین ئەو دوای ڕاپەڕین بمبەخشە دوای ڕاپەڕین و جەمعیەتەکان باس کرد کە دروست دەبن و خەڵک بەشداری پرۆسەی ڕاپەڕین و دوای جێگیرکردنی بە ئیسلا دەستکەوتەکانی ڕاپەڕین دەبن ئەو مەجموعە کەسانی کە بە دەوروبەری تۆ بوون و باست کرد کە لە پێشودا بەر لە ڕاپەڕین دەور نەخشیان چ بووە ئەوانە وردە دەستگا بۆی کە کۆمەڵە ئەلەنی دەبێتەوە ئێلامی مەوجودیەت دەکات هەموو لە خۆیان لە کۆمەڵدا دەبینەوە ئەو کەسانە بەڕاستی بۆ لەناو خەڵکدا چێت جێگە و پێگەیشیان بوو و وەختێک جەزبی کۆمەڵە دەبن چەند چێهرەیەکی مشەخەسن ئەنی لە هەموو شارەکان لە هەموو شوێنەکان زۆر نین بەڵام زۆر زوو کۆمەڵە بە حزوری ئەو کەسانەوە ئیجتماعی دەبێتەوە دەبێتە جریانێکی مەحبوب و ئیجتماعی و خۆشەویست لەناو دڵی خەڵکدا چ بوو ئەو هۆکارانە یا دەورونەخشی ئەو کەسانە چ بوو؟ بەڵێ ئیشارە بە سوالێکی باش کرد دەورونەخشی ئەمانە تێکەڵاو بوون لەگەڵ مردمی زەحمەتکێشە هەروە کە عەرزم کردی پێشتر خەڵکی شار قەبلەن لەو سەردەما ئەو خەڵکە دێهاتە پێیان عەیب بوو خەڵکەکە بەڵێ ئەمان تێکەڵاوێکی زۆریان بوو مەسەن بۆ نمونە لە مەنتەقەی مارنج و موژەژ ساختمانسازی کارساحی لەوانە مهندسی ڕاو ساختمان بوو شرکە زەراعی موژەژ بێ ساختمان و جادە و ئەمان دروستکرایەوە ئەم لەوێ مرکزی بوو کە کولی ئەم هاوڕێیانە لێنا ئەگەین بە یەک ئەمانە فرە بوون کا وەحیدی عابدینی بوو کە حەیبەڵای کێڵانە بوو مەعروف کێڵانە بوو کە ئەدی بوو سلێ قوبادی بوو یەک دوانترمان بووانە لێرانە ئێستا ئەرز بە حزورەکەم مەجموعەیەکی زۆر بوویسە لە ئەشەی لەفتەی کەمانگەر بوو یادی بە خەرەویش لە زیندانە لەژێر شکنجا کوشتیان بنیامێکی بێ ئەنازە جەسوور و لێ هاتوو نەترس من داوای ژەمال خۆمپارە بوو فرێک لەمانە بوو نەمانە گەشیان ئێمە یەکتیمان ئەناسی بەڵام وەکو سازمانی ناوێکمان نەبوو کەمە سازمانێکەوەمانە وەری کەسانی بوون کە
بە قەڵ باوکم ئەوت بە کاسعات ئەوی تۆ ئەمانتە هەڵچن کرددانە ژات کەسم بنیان باشێ لە هاتوچوو لای ئەمانە کرد ئێوە بنیامەی گیفرە باشن ئەوەی خۆزیان نوێشتان خوۆندای بەلاس ئەوە قسەی بنیامی ئەو دەورە بوو ئەمانە هاوکاری خەڵکیانە کرد بەسان بۆ نمونە یەکێ وەکو ئەمین دیەکەی ئێمە ئەوە بوو شاگرد وشتە داوت معالمیانە کرد ئەم فەقیرترینەکەی هەڵەبژار لە بەراشی بۆ لای ئەو ئیتر ئەمانە تێکەڵاویان لەگەڵ خەڵکا بوو لەسەر ڕەنج و دەرد و مەینەتی خەڵکا بەشدار بوون مەسەن بۆ نمونە ئەمانە هاتنتەکی ماکاریانە کرد خەڵکەکە ئەمانە ناسی و بە گۆشت و ڕنگ و پێستەوە بە ئەفکارەوە بە شخصیەتەوە بە هەڵس و کەوتیانەوە بۆیە وەختێ کۆمەڵە ئەلێنی بوو طبعا ما من قسەی بەشێک لە هینەکەم لە ئەم مبارەزاکەم بەش باقی ڕەفیقەکانتیم هەر بۆ شێوە ئەمە وەختی ئەیژین کۆمەڵە ڕێشەی داکتا یانێ ئەمانە یانێ ئەمە کە تۆ لە تەک دەرد و ڕەنجی خەڵکە ئاگدار شناخت بۆ ئەیان ناسی لە تەکیان نبووی تێکەڵاو بووی بۆیە مەسەن تۆ تماشاقی ئیسە هەر جەناحی لە کۆمەڵە جیا بێتەوە ناو کۆمەڵە غێر ممکنتە خۆیاوە بۆ بێدەلیل نییە بێهۆ نییە چون هەواک عەرزم کرد لە شارەکانی هەروا بوون مەسەن بۆ نمونە لەو ئانا کاساعد و شرکەتیە بوو کەسانی بوون کە فەقیر و هەژار بوون لە شاری سنا لە حاشیەنشین و ئەوانە زەویکی داگیرە کرد بە قاچاق شەو بەناو بە مەساڵحی خودی ئەم ڕەفیقانەوە ئەم تەشکیلاتەوە ئیسە تەشکیلاتی ناو نەبوو ئەیاندان باڵەکە شەو دروستیانەکەی کومەنیە ڕوخانی کرد هەنێ بە تەوامانای یارمەتیدەری خەڵکون دۆست و دڵسۆزی ئەو خەڵکە بوون زۆر باشە کەی ڕسمەن بە کۆمەڵە پەیوەست دەبی لەگەڵ ئەو ڕفقانی دیکالبێت من جملەی کۆ بێشم بیخەرەوە بیرم دەورانی قیامە کە تەزاوراتی لێکە ئەکریا لە شارسنا جارێکی مەمۆستا شیازەدین فراخانێکی دا نازانم چ مناسبەتێکەوە بوو لە بیرم نییە مناسبەتەکەی کە تەواوی شارەکان و دێهاتەکان بن بۆ شاریستنە و تەزاوراتێکی عەزیم بوو لەو هینگەلان نردممە بۆتەوە قسەکانی دانیاوە یەکی لەوانە ئەوەسە ئێمە لە یەمەنان بە پلاکاردی خۆمانەوە چوون هەنێ یەمێنانێکی هەشتا ماڵی لەو سەردما 20 پێشمەرگەی کۆمەڵیدا کە بەداخەوە 10 نەفەر گیان خۆیان لە دەستدا لە ڕێگەی ئازادی و بەرابەری و عەداڵەتخوازی و سوسیالیزمە ئێمە 10 نەفەرمان 2 ماشینمان برد چون بۆ ئەو تەزاواتە بە پلاکاردی خۆمانەوە شعارەکەشمان ئەمە بوو لەو سەردەما کە ما زەحمەتکێشانە یەمێنان ئەز خاستەهای خەلقە کۆرد پشتیبانی میکنه ئەمە شعارمان ئێمە چون لەمایان یەکباڵایتە داخۆزین بە پلاکاردی خۆمانەوە تەزاواتی و هەمچنین ئاوایی باوەڕێزیش ئەوان بە پلاکار خۆیانەوە هات جا گەرەکمەوە بێژم تێمەوە سەر ئەوە کە نەخشی ئەمانەشی بوو نەخشی ئەمانە ئەوە بوو کە مەسەن لە ئاوایی هەشتا ماڵیە 20 پێشمەرگەی کۆمەڵایدا وە کۆمەڵ ناسیا یەمەنان ناسیا بە کۆمەڵە بەوە ناسیا کە دوای کۆمەڵی ئەلام مەوجودێتی کردو ئەوانە لەبەرەوە ئەمانە بێ تەأسیر نەبوون ئەمانە تەأسیراتی فراندی سە من ناتان لەبیری نەگەشی باسکەم من پرسیارم کرد پەیوەستبوونت بە هێزی پێشمەرگی کۆمەڵە حتمما دەچینە سەر ئەو باسی کە دوای ئەوەی کە ڕسمەن پەیوەست دەبن بە کۆمەڵەوە وەک پێشمەرگە فعالی دەست پێ دەکەن ئەو تایبەتمەندیانە بێگومانە و کەسانەی کە پێشتر چالاک بوون نەناسراو بوون سەربەسی جەریانێکی سیاسین و دواتر خوان لە کۆمەڵدا دەبینەوە بەم چێهرانە دەبنە هۆی جۆرێک پێناسە بۆ کۆمەڵەوە جەزبی خەڵک بەرەو لای خۆی کاتێک کە پەیوەست دەبن بەم تەشکیلاتەوە تایبەتمەندی ئەو تەشکیلاتە لەباری ئەخلاقیەوە لەباری عەمەلکردەوە لەباری پراکتیکیەوە چ تەلاشیشان دەکرد چیان دەکرد ئەوەی کە چاو جەریانەکانی دیکە دەیتوانی زیاتر پەرەبستێنێ دەیتوانی زیاتر لە ناو دڵی خەڵکدا جێ بکەوێەوە خەڵکی لە دەوری کۆت بێتەوە وەکو واقعەک قبوڵی بکەن چی دەکرد بەڕاستی کۆمەڵە یا پێشمەرگەی کۆمەڵە لە ناو خەڵکدا پرسیارێکی باش بوو ئەمە وتم تێکەڵاوی ئەم مەجموعارەکە خەڵکە بۆ نمونێت و باسکەم لە مانیمۆژەش جارێکی ماشینێکمان بوو کە کاری کرد لە شرکەتە هەین شرکەتە بۆ کە کاساعات خۆی بوو ئەرز بە حزورەکەم ڕۆژێکی هاتە و ماشینەکە لە شاتێتە بۆ موژەش ئەگەین بە کەسێک
کە پیاەکە کۆڵێکا بە کۆڵی و دەست بەرزەکات و ناوێسێ سواریکە یەکێ لە ڕفیقەکان وتی فلان کەس بە کاسعیدی وتی ئەوە حالە ناو شارە باسی ناکەمیسە وتی فلان کەس دەستیان بەرزەکە نەوێستاوە بڕوار بێ فرە چوە گژیا وتی تۆ چۆن ویژدانە قبولەکە کەسێک بە کۆڵێکەوە تۆ ماشینی خاڵیت هەوەدە و سوال نەکرد هەنێت ئەمانە وتم تێکەڵاوی ڕەنج و مەینەتی خەڵکەکە بوون وەختێ وتمە گۆشەلی فرەبووچکن باشیەکەم وەختێک کۆمەڵەت تەشکیل بوو ئێلام مەوجودێتی کرد ئەم خەڵکە کە دییان ئەی خۆ ئەمە هەر ئەوانە بوو واتێکی ماکاریانە ئەمە هەر ئەوانە بوو جارێت هاتمە بۆ چۆن بۆ ئوردوگا پڕێک خەڵکە و منتەقە هاتوو زانی من لە وەختانی نابوو ئیتر قسەی فرێکرد وتی فلان کەس تۆ بێخەوەری نازانی ئەو منتەقە گشتان وەکو بوتە پەرسن چون مەسەن کرێکاریان لەوانە ئەم ماشینی حەفاری وشتە نەبوو کە پەیکەنی شتە بکە نەخشەکەیان داپێن گیانە هێژی تر خۆیان کارەکەن نایەکەن کەیفی خۆیانە هەنێ بەرخۆردێکی بێ ئەنازە ئینسانی و دۆستانە بوو لە تەک خەڵکە لە هەموو شوێنەکان کە کردویانە من گوتم گۆشەی ئێمە کە وەختی دوای ئەمە کۆمەڵەت تەشکیل بوو ئەمانە ناو کۆمەڵات دەرکەوتن وتیان ئەیوە خۆمە هەر ئەمانە بوون بۆی ئەو کۆمەڵ ئەو گەشەیە کرد ئیستا کارمانیە بڕێ کەسێژی ئەوە نازان بۆ ئانا پۆلیسی بوو فلان و فیسار بوو بەڵام دەور و نەخشی خۆی نوان کە جەریانێکی ئیجتماعی سیاسی مدافعی خەڵک و فەقیر و هەژاری پێکهێنا بڕێ کەستێن ئەم تاریخە ئەشێوێنن پرسیارە لە بەڕێستان بکەم لە یەک جوڵەتر بێژم بڕێ کەس هەر لەو قەدیمەریسە هەسمان نییە پەشیمان لەوە کردیان بە ئەنواعی شێوە تەوهین و بێحترامیەکەن بە کەسانێ کە سەراسەری ژیانیان مبارێزە بووە سەراسەری ژیانیان زەحمەت و کوێرەوەری بۆ لە پێناوی ئازادی و دموکراسی و خەڵکی فەقیر وەژاوەیەکن قەڵەم فەرساییەکەن قسەی ناشیە نووسن لە گوزەشتەی خۆیان پەشیمانن بەرحاڵ ئەوە بێژن فەرموو بێگومان وایە بێگومان تایبەتمەندی کۆمەڵا هەر لە سەرتاوە لە شێوەی بەرخوردی بە زۆر مەسائیلی سنەتی کۆمەڵایەتی وەکو مەسەلەی ژن وەکو مەسەلەی ژن بە ژنە مەسەلەی ئەزدیواج مەسەلەی مەزهەب تەنانەت و تەوەجوو بە چینێکی کرێکار چینێکی زەحمەتکێشی کۆمەلگا کە هەمیشە لە هەموو دەورانەکاندا توێژێک بوون کە توێژێکی گومنام بوون لە هیچ کوێ ناو نیشانیان نەبووە هیچ پاڵپشت و پاڵنەرێکیان نەبووەوە تەنیانەت وەکو تەحقیرێک بەم توێژە هەمیشە ئاماژە کراوە ئەمانە خصوصیاتێک بوون کە لە کۆمەڵەدا و کۆمەڵە خۆی کرد بە خاوەنی ئەو توێژانە بەڵام بالەبەرەستان پرسم لە دەورانی پێشمەرگایەتیدا لە جریانی جەولەی سیاسی نظامیدا لەو شەڕانەی کە دەتان کرد بێگومان ئەسیرتان دەگرت بەرخوردی کۆمەڵە لە رابطە لەگەڵ ئەسیردا چۆن بوو ئەوەش خۆ بەشێک لە هەمان ئەخلاقیات و پرەنسیبی ئینسانی کۆمەڵە بوو کە پێی پابەند بووە حتمما لە بەرخورد بە ئەسیریشدا خۆی نیشانداوە چۆن بەرخورد دەکرا بە مەسەلەی ئەسیرەکە من گەرەکم بەر لەوە شتەی بێژم بەڵام دوای ئەو پرسیان لێ بکەرەوە من وەختی بووم پێشمەرگە تقریبا مەقەرات هاتووە دەوروبەر ئاواییەکەمان و وردە جمهوری ئیسلامی زۆری هاوردوو ئەو شۆنگەلەوە کەمتر ئستراژی دەشایی بوو چۆڵێک کە پێمان وردە پێشمەرگە پاشەکشەی کرد هاتن ئاوایی ئێمە هاتن ئاواییەکەی ئێمە و نزیکەی هەفتەیە دوو حاوچوون ئاوایی ئێمە نزیک ئاوایی جاشەکان بۆ ئەو دیۆمان جاش بوو یاڵێ بێنمان بوو 30 دقیقە گشتیان جاش بوون بە تەواوی بە کولی ئیتر هاتنێنە و پێشمەرگە هاتێنە و منیش کاکس یەکەماگە یادی بەخێر لەو ئانە مەسوولی منتەقەی کامیاران بوو ئیتر هاتن و وتم نی چەکم گەرەکە وتی نە تۆ چەک هەڵمەگە تۆ لە ئاوای دانیشە تۆ کاری مەختەکە وتم کاکسێک ناکردێ من ئەم ناسن جاشەکان نشوو بە تەواوی ئەم ناسن ئەم کاورایشەوە ئیسە جاشە قبلەن جاش نەبوو ئەویش کامڵە ئەمازەکە ئەویش تەکوان ارتباطی هەیە ئیمکانی نێجا بەر لەوە ڕاپەیمایی کریا لە جاشەکانی وتی لە کرماشانەوە کەفتنەڕێ ڕاپەیماوی لە کرماشان بۆ سنە هاتن لە نشورە خستیان سفارشیان کردکە لە ئێمە و لە ئەمین ئەگەر عەرزەتان هەست و زیرەکن بێنە خوارەوە بۆوە جاشەکان بلێ مامەن و دامان پرۆسن و ئەم دەوەشتە لە ئێمە گەشتمان پێدەدا بۆ بۆیە گەرەکمەوە بێژم ئیتر بدم بەم دەلێلە من ناتوانم بێسم ئەمەش فرشت تریش
ئیتر لەو ئانا بوو کە من چەکم هەگرت هاوسانی ئەگەیشتوان ڕگە 58 بوو چەکما هەگە بووینە پێشمەرگە و ڕسمان بووینە پێشمەرگە ئەوە بووە سێ مناڵۆژنەیەکیژن بەجێ هێشت بووە پێشمەرگە خلاصە لە پێشمەرگایەتیە وتە بەرخوردی ئمە بە ئەسیر و ئەوانە چۆن بوو بەر لەوە باشی ئەوە بکەم ڕفتار و کردداری ئێمە لە ناو خەڵکا جۆری بوو کە ئەو خەڵکە ئەیانزانی ئێمە باوەڕمان بە دین و مەزەب و ئەم جۆرەشتەلینێ وەلی وەکو چاوی خۆی ئێمەیان خۆشگەرە بوو چون ئەیانزانی ئێمە بۆ مردمی فەقیرەکەین بۆ مردمی هەژار و دەستنەڕوو ئەمانەیەکەین بۆ خۆیان یەکەین بۆ خەڵکێکەکەین ویلا مەسەن دانەی وەک کاستێق یا هەر کەس لەمانە ستێقی کەماگە مەزومۆیە هەر کام لە ئەم هاوڕیانەکەم پێ هیچ احتیاجی گەنێ بۆ ئێمە کە مەسەن بێن بۆ پوڵ و پارە بیکەن هیچێکمان نەبوو فەقەت خۆمان بووین و چەکەکەمان ئەوانە بووین لەناو لەبەرەوە بەڵ خەڵک بە تەواومانە ئێمەیان قبول بوو لە ڕابطە تەک ئەسیر و شتا باسەکرد ئەسیر بە هیچ عنوان هیچ کە حەقی نەبوو هیچ تەوهینێک حتا قسەی ناشینی بکە حتا قسەی بکات دڵی بێشێ ئەوە ئەفکاری کۆمەڵە بوو تیادا دێتن مواردی شکەوان یا مەسەن لەوانەیە کەسی ئیشتباهی کردوێت ئەمە تێن زەقەکەنەوە وە کولی بەرنامەکە ئەخەنە ژێر پرسیان ناژن ئەمە سیاسەتی کۆمەڵە ئەوە نەبووە لەوانەیە کەسێ وەکو من ئیشتباهی کردوێ وە لێمە سیاسەتی کۆمەڵە نەبووەمە ئەمە ئەفکاری کۆمەڵە ئەفکارێکی ئینسان دۆستانە بوو نسبەت بە هەرچی کەسە دەڕابێت تەک مەزهبە کاری بە خەڵکەوە نەبوو مەزهبی چێویان چنیان و خەڵکیش کاریان بە ئێمەوە نەبوو چون ئازایمان لێ خزمەت دەوانە بەڵحاڵ ئێمە وتم لە تەک ئەسیرا وا بوو هیچ بەرخوردێکی غێرە ئینسانی چمەوە کەورا ئەسیرێت تۆ هەرچیکی پێ بکە پێنەبێ ئەو دەسەڵاتێکی نەوە هەرچی بکە جارێکی بۆ نمونە ئەسیرێکمان بوو چەندانە ئەسیرمان بوو لە کۆڵە سارەوە چین بۆ سەرچی یا چەمێکی توولانی و تۆزێکی نەشەو بوو ئیترەوە هاوڕیان شەکرد بوون دانیشتن ئاویانە خواردەوەمانە ئەسلحەکانە دانیگەن پەلەما بۆ چەکرد دەود ئەسیریدا بەڵام لەوە خۆیان گیریا و بەرحاڵ دواتەوەجە بۆچە هیچ کەسی هیچی پێ نەکرد تیان ئەسیرۆ بەرحاڵ حەقی خۆی واکە دا ئیتر ئەوە لەوە باشە بیرەوەریەکی خۆش یان ناخۆشەکە زۆر بە کورتی ینی زۆرمان نەماوە بۆ کۆتایی بەرنامەکە لە دەورانی پێشمەرگایەتی لە هەر سەردەمێکی ئەگە پێت خۆش بێ بۆ باسکردشانی باسکردنە بابی بیستین و دواتر دوایین پرسیار لێ دەکەم وەڵی کاک کەریم ئەگەر تۆ خۆشیکەی خۆشی لێ خۆشی نەبوو خۆشی تایسێچە هیچ خۆشیێکمان نەدیوە ئللا ئەوە لە حاڵەت مبارێزە و نازانمانای بەقەت یەک نکتە و باسەکەمەویش دەوانەیە تۆزێ هین بێت کابرای کاتوو بۆ پێشمەرگە مەقڕمان لە هەنێ من بوو هەیکەڵدارێکی زەریفی هەیکەڵدار بوو هاتوو هەر دەڕۆ بێتە فەرماندە بێتە مەسئول ناوەکەیم باش لەبیر نەماڵە خلاصە ئەمە هات شیعر و میعی دوکلەما کرد و خەڵکی بەدڵ خۆیان بۆ پێشمەرگ و ئەمانە و دەرکەفت کە ئەم کەورە مەمە نەفوزی هاتگە دوو لە ڕووی جەماعەت کەسێکی نەفام و گەریگە خۆی بێژی ئەمانە وا بوونە پێشمەرگ هیچی نازان و لەم جۆرەشتە خلاصە ماوەی هەفتەی دوان ماوە لە مەقەڕ و دوایدان بە ئێمە وەکو دەسەی پێشمەرگە بیتین بۆ ناوچێستنە لە منتەقەی کامیان بە پابین دا ئەو منتەقە شاخاویە شێتۆ شاخ بە شاخ چوای بۆ هێنا بە ڕێگەکەی شاخاوی و جادەمادە خۆ نەبوو هاتین دامانە بەڕۆژەکەی پشت هەنگی سەر بوو وابزانمەگەر پشتبام نەکردوێ ئیتر فشاری بۆ هاتوو ئارەقی کرد و ئەوانە لێنا شعرێکی بێک لەمە کرد زانی مەوزوع چەسی کرد یعنی زانی کە ئەوترە وەحزی باش نییە و ئەمە مەشکوکن لێ و لەم جۆرەشتێلە وتی شعری خۆن فارسی وتی خودم بر خودم کردم نعدت بر خودم باد ئەوە وەکو نکتەیەکی هین خۆش لە خاتمان ماڵە بەڵام دوایی تێمە تەحەڵ ناوچێستەماندا چێ بەسات نازان بەڕاستی کاک سەرجان باسی ئەوەت کرد کە دیارە زۆر زوو ئزدواجت کرد و مناڵت بووە کاتێک کە دەبی پێشمەرگە ژماڵەکەت جێ دێڵی بۆ ماوەیەکی زۆر لێیاندا دەبڕێ دواتر چۆنیان بە خۆت پەیوەست دەکەیەوە و کەی ڕوو دەکەی وڵاتانی دەرەوە کە ئێستا لە وڵاتی هولەند نیشتەجێ من ئەگەر دوای پرسیارێک لێ بکەن لە مۆردی ئەوزاعی ئیسەی کۆمەڵە و ئەم شعرچ حەزەکەم چەند نکتەی نەظر خۆم بێژن بەسەرچاو من ئەوە وەکو دوایین پرسیار بەڵام کاتمان زۆر کەمە ئەگەر ئەوەم بە کورتی جواب بدەیەوە دوایین پرسیار دەورێت بێسدام چەودی سەر بن شۆ
پێی مەزبوونی منداڵەکانت بخۆت ئێمە تقریبا نزیکەی 12 ساڵ پێشمەرگە بووین خێزانم هەر نەهاتوو بۆ لە هەموو ئەمانەت تا اینکە دوای چوم لە شلێرە لەو ئانا لە شلێرە بووین ئوردوگای سەحرایی بوو چوم لێنەوە کەسێکی خەڵکی منتەقەی مەریوانمان نرد و هاوردیانی لەو حینا بوو کە تیادادی هاوڕێمان حەزبی دموکراس شەهیدی کرد یادیان بەخێر لەو کاتە من لێ نابووم ئیتر ئەوان کە هاتن 1-2 ساڵێ لە سلێمانی بوون دوای ئەوە تر کۆمەڵە تشکیلات نردیانی بۆ خارج چون خێزان ناڕەحەتێکی بوو ملوشتەی دوایش هیچ نەبوو دکتۆرێک ماموو دکتۆر قاسم یادی بەخێر ئەوەتە ماوە بزانم بڵاو ڕێزم هەیە بۆی لێرە و ئەو خەتە دکتۆرەکان دوای ئینشعاب شتێک نەماوە ئەو وەخت پزیشکارێک بوو کار مرکز پزیشکیە کرد ئەوتی من ئیجازە نام لێرە عەمەڵیەکەی بۆ خارج ڕازە خێزان مات بۆ خارج و ئێمەش 2 ساڵ یا 2 ساڵ دوای ئەو هاتین بۆ خارج و هاتی نەخودن ئەو بە کورتی زۆر باشە لەسەر ویستی خۆت دوایین پرسیار ئەوە لێ دەکەم دیارە نزیکیش دەبینەوە وردەوردە لە ساڵ ڕۆژی کۆمەڵە ئالەنیبوونی کۆمەڵ 26 ڕێبەندان لەو بابەتەوە چ قسەیەکت هەیە بەڕاستی سەبارەت بە کۆمەڵە سەبارەت بە تەحریفاتێک کە نیسبەت بە ڕابردووی کۆمەڵە دەیکەن بە کۆمەڵە دەیکەن ئێستا زۆر بەداخەوەم هەر ئێستا لەو نزیکانەدا زۆری لێ تێپەڕ نەبووە کە کۆمەڵە سەر لە نوێ دووچاری ئینشعابێکی دیکە دابڕانێکی دیکە وە قەیرانێکی دیکە بووە زۆر قۆناغی ئاوای تێپەڕ کردووە و لە هەموو قۆناغەکانی سەرکەوتوانە کۆمەڵە تێپەڕاندووەوە چون ڕیشەی لە دڵی کۆمەلگادا بووە بێگومان ئەو قەیرانانە تەسیری ئەوتوان لەسەر دانەناوە ئەگەرچی بۆ مەختەیەک بێگومان زیانی پێگەیان دووە لاوازی کردو بەڵام بازم بەهێز بۆ تۆ هێزی گرتوێتەوە لەم بابەتەوە چت هەیە بۆ ئەم سەردەمەی کۆمەڵەوە بۆ ئەو تەحریفاتانەی کە لە سەر ڕابردووی کۆمەڵە دەکەین من هێزم کۆمەڵە گەر کەسێ خۆی بە کۆمەڵە بزانێ ئەشێ لەسەر ڕێبازی سوسیالیزم و عەدالەتخوازی خۆی تاجداگیر بێت ئەگەر ئەمە نەکات ئەوە کۆمەڵە نییە کۆمەڵە جەریانێکی سیاسی ئیجتیماعیە کە بە پەراتیک و بە عەمەڵ ثابتی کرد کە وایە هەرەوە کە ئیشارەم کرد هەرکە جیاوێتەوە ئەو ناوە ئەواتە خۆیە ئەوە بێدەلیل نییەوە لەبەرەوە من ئەم شتێلەوە ئەم پەڕۆپاگەندەوە ئەیکەن ئەلەی کۆمەڵە بە ناڕەوا و نادرووسێ زانم و بە نەوعی نەنەوعی پەشیمان لەوەی کە کردیانە پەشیمان لەوەی کە چوون کۆمەڵیان بەجێهێشت هەروە کە مەسەڵەن ئیشاراکەن ئەوە ناوەکەی مشەخەسەوە ئاشکرایە کوردش مەدەرسی ئەژێ بە کۆمەڵەمان یا قۆڵبان جەنازەکەیان چوین ئەوە کە سەیمەجی ئێژێ سەرکەوتی کوردستکێکاری ها لە گرەوی لەبنچوونی کۆمەڵا ئەمە دیارە تەنیا خەتی مەنسووری حکومەت نەبوو فکرەکەی ئەوە کەسانێکیش بوون لە ناو ئێماکە ئەو فکریان بوو و یا کەسانێکیان هەیە قەڵەمگەلی نەخۆشیان هەیە بەبان قازە هەر تێت و ئەچێت و نفرەت بەڵاوەکە دە نسبەت بە کۆمەڵەوە بە کەسانێک کە سەراسەری ژیانیان مبارێزە بووە تۆبی ئەمانە بێاحتبارکەی حتا ئەخلاقی ئیجتیماعیش ڕعایەت ناکەن ئەچەند ناو ژیانی شەخسی ئینسانەکانەوە من ئەمانە بە دەردێکی گران نەزانم و داواکەم لەوانەیە کە خوازیاری عەدالەت و عەدالەتخوازی و سوسیالیزمن بە کۆمەڵە پەیوەست بن و داوا لە کۆمەڵەی شەکەم ئەم بۆ ئاخرین جار سعیکە ئەگەر ئختلافی بۆ چوونی اختلاف نظرێک هەیە سعیکە بە شێوەیە ڕەفیقانە دۆستانە سیاسیانە لێکۆڵێنەوەی لێ بکات قسەی لەسەر بکات با ئیتر لەمە زیاتر بەسمان بێ کەم ئینشعابێتە ناو ئەم تەشکیلاتێمە ئەمە شتێکە بە نەزەری من ئەتوانێ ڕاگوشا بێ ناکرێت کاکەین تۆ عەلەیهی من انتقادی گەلمەند بێ یان نەزەری بۆ چوونێکی جیاوازە بێ من دەتەک توا بۆ مەدۆژمن مەسەڵەن تۆ بۆ ئەوە نمونە موافقی سوسیالیزم هەر ئیمڕۆی من نین ئەکری بە یەکۆ کارگەین خۆ قەی ناگە با تۆی بالێت پرۆسەیەکە ئەمە سابت بێ ئایا ئەکری یا ناکری ئەمە خۆ کێشەیەک نیەمە ئێمە بۆ چەمە ئەشێ بکەینە کێشە بۆ خۆمان بیکەنە کێشە بۆ جامعە بیکەنە کێشە بۆ ئەوە کە هەزاران ئینسانی باشەرەف و بە ویژدان لەم ڕێگای گیانی خۆیان لێدەستدا ئێمە چۆن ئەمان لەبیر بچێتەوە کەسانێک کەیسە دووریان کرد لەم تەشکیلاتەوە بە ئەنواعی هستریک ئەلەیهی کۆمەڵە و شەخسیەتهای کۆمەڵە فعالیتەکەن من ئەمانە بە سیاسی نازانم من ئەمانە وەختی خۆیان بە کۆمونیست مەزانن تایفی کۆمونیستکەیەکاری من ئەمانە لەلایەن منەوە بە فکری من ئەمانە مخەڕبن کۆمەڵیان تەخریب کرد چەپیان تەخریب کرد ئابڕوو و حیسێکیان بۆ
کۆمەڵە بۆ چەپ و کۆمەلیز نەهێشت کەسانێک ئەگەر کۆمەلیز واقعی بن ڕوویان نەبێژن کۆمەلی تۆ لەوانێتەوە چێهرەیەکی پڕخاشگەریان لە کۆمەلی نیشاندا کۆمونیست کەی وابوو کۆمەلیست کەسێکە ئەتوانێت قسەی پێ بێتانی مردم قاناکە ئەمانە وەختی تەک مردما بەرخۆت بە هەر کەسێکەکەن کابرا گار دەگرێ بە جێگەیەوە مەسەڵەن گشکە لە قسەکەی بە من ئەمانە ڕاستەکەی بە مخەڕە بەزانم مخەڕب کۆمەڵیان تەقریب کرد خۆیان تەقریب کرد چاو لە خۆیانەکەی دوو نەفەریان بە یەکەوە ساق نابنەوە کەچی خەریکن نسخە بۆ کۆمەڵا پێچن نسخە بۆ کەسانی ترە پێچن ئەمە مەسایلێکە ئازاردەهەندەست من داواکەم لە کەسانی سیاسی و باشەرەف و باویژدان با ئەخلاق تۆزێ فکرکەنەوە لە هەڵس و کەوتی کۆمەڵە کە چێکەوە لە هەڵسکوتی ئەوانچە کەیسە پەشیمان من لە کۆمەڵا چوونە دەرەوە وەگەرێکیانە ئەو ئاسۆی کۆمەڵە لە دوا ڕۆژە چۆن دەبینی دوای ئەم هەموو ئاسۆی کۆمەڵە بە بڕا من ئاسوەکەی ڕوونە بە شەرتی کۆمەڵە جەریانێکەوە ئەرزم کرد لەناو خەڵکە ڕێشەی دابکەوە هەزار خراوی ببەسەر یا وەلی ئەو فکریەتە قەت دەبین ناشێت تەنیا زامنی ئەوەیە کە تەشکیلاتی کۆمەڵە ئەوەی کە ئیسە ئێوە یا هەر کام لە تەشکیلاتەکان ئەو بەشەی وا جیاب بۆسۆ لێوەیسە باشە سەرکەوتنەکەی حالەوە کە مخالفینی داخلی تەشکیلاتەکە دەستی تۆ دەنووسێ سعیکەن یا قانعیکەن یا قانعتان بکە دوژمنایەتی لە ئێمە دوژمن یەک نین ئێمە دۆستی یەکین ئێمە هاو مبارزین هاو سەنگەرین ئەبێ ئێمە ئەم دەستمە بکێشین کرد ئەگەر کەسی لەگەڵ من نەما ئیتر من نەپرسم لێ وان نییە هەمووی ناژم هەمووی وەلێ زۆربەی هەر زۆریمە دڵسۆزین بە خەمی ئەو کۆمەڵۆین بە خەمی ژیانێکە بووین کە خۆمان بینکە من بۆ خەم خەمی پێخۆم کەوێنم مەسەڵەن ئەم کۆمەڵە وای پێات تەنیا ئومید و ئارەزوویکمان بۆ ئەم بەشەسە وایسە لای ئێوە هەرچەند بەداخەوە بەناوی پیادێ بەشی بەناوە ناوی بووی ئەم بەشە بوو ئەم بەشیشە بەرحاڵیزە تووشی ئنشعابێ بوو بەم شکڵە کە من خوازیاری ئەوەمە وتم نەزەراتی مخالفەکان لە ناو تەشکیلاتەوە لە دەرەوەی تەشکیلات سعی کرد بە شێوەیەکی ئوسوڵی ڕەفیقانە دوور لە هەموو گرج و ئاڵۆزیکی شخصی ئەمانە ئەبێ حەل و فەسڵ بکرێت ئەوە ئەتوانێت زامنی سەرکەوتن و مۆفەقیتی کۆمەڵە بێ کە لە ئەم گێژاوە دەربێ وایسەتیایی ئەم گێژاوەی کە بەڕاستی فکری زۆر کەسی لە بین بەلایەنگرەوە بە کادرەوە بە سوزانم هەر کە دڵسۆز بێ فکری بەخۆی مەشغوڵ کرد ناخۆشەمە ئەبێ کۆتایی پێ بێت زۆر ڕاست کاک سەردەژیان زۆر سپاست دەکەم پێم وایە ماندووم کردی دەستت خۆش بێت پرسیارێکی ئەو تۆم نەماوە وەک کۆتایی ڕوو بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەگەر قسەیەک پەیامێک شتێکی نەوتراو هەیە باسی بکەی فەرموو دواتر بەیەکەوە ماڵاوای لە بینەران دەکەی وڵات تەنیا قسەی منەوەسە کەیسە باسم کرد من داوام لە کۆمەڵە وایە کە وتم دەرهەق بە نەیان نەبۆشە دەرهەق بە مخالفینی سیاسی ناو تەشکیلاتەکەی بە شێوەی دۆستانە ڕەفیقانە ئوسوڵی کە نەوێتە باعث تاراندنی دەرکردنی بەو شێوە مەسەلەکان حەڵ وای پێ نەچوون تایسە ئێمە لە سێ ئنشعابە ئەوەمان بەسەر هاتیە لە تەک مخالفینی سیاسیان نەمانتوانیە یا نەتانتوانێت یا نەمانتوانیە ئەو ڕێچکە بگرینەوە کە ئێمە ئەهدافێکمان لە بەرچاوە ئەهدافەکە بۆ مهمە نە من لە فڵان کۆسابووی یا قسەکەی من دروست یا غەڵەت بێ ئێمە ئەگەر ئەهدافەکەمان لە بەرچاو بێ هەمووی ئەوانە دروستەوێت و چ دەڕێنەوە زۆر ڕاستە منیش هیوادارم کە ئەو جۆرەی کە چاوەڕوان دەکرێەوە بەڕێستان چاوەڕوانی دەکەن هەروە بچێت پێش و بێگومان هەرواش دەبێت لەوە دڵنیابن زۆر سپاس دەکەم منیش سپاسی ئێواکەم هاوڕێیانی خۆشەویست هیوادارم سەرکەوتوو بوون و موافقمان لە کارەکان خۆشەویستان ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ سەدیق قادری ناسراو بە کاک سەدیق یەمێنان بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێت تا بێگەیشتنەوەمان لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژیانە خەبات و یاران و ئاشنابوون لەگەڵ خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێیەکی دێرینی دیکەمان هەر شاد و بەختەوەر بن. خەباتمان چەندە سەخت و دوورێ باشە دەورمان کڵپەی ئاغی بێت
خەباتمان چەندە سەفت و دوور بێ تا جۆرەومان کرد بەیراگر بێ لەمرێ پیرۆزەهاژی زانادێک ئێمەی بۆ بردنی ژامادێک لەمرێ پیرۆزەهاژی زانادێک ئێمەی بۆ بردنی ژامادێک بۆ دنیایەکی نوێ بۆ هەژارە بۆ دانانی کۆمەڵگەی یەکسەر بۆ دنیایەکی نوێ بۆ هەژارە بۆ دانانی کۆمەڵگەی یەکسەر ڕاگی زەداری لە ڕیشە دەبێنی بۆی ئازادی گەلمانە سێنی ڕاگی زەداری لە ڕیشە دەبێنی بۆی ئازادی گەلمانە سێنی کارەباری چینی کرێکارە کاڕۆی نامی ڕێگەی تێکۆشە کارەباری چینی کرێکارە کاڕۆی نامی ڕێگەی تێکۆشە ئاڵای سووری شۆڕشمانەواکێ هەر بە ڕۆژی سەرکەوتنەگێ ئاڵای سووری شۆڕشمانەواکێ هەر بە ڕۆژی سەرکەوتنەگێ